بەڕێز ئازاد ئەم کاتت باش دوایین هەڵوێست ئەو بابەتەیە کە لەلایەن رووسیاوە دەزێ پێکراوە دەڵێت کە لە چەند هەفتەی داهاتوودا ڕێککەوتن نامی ئەتۆمی ئێران زیندوو دەکرێتەوە. دکتۆر ئازاد بەڕای ئێوە ئایا هیچ ئومێدێک هەیە بۆ زیندووکردنەوەی ئەم ڕێککەوتنە؟ ئەگەر زیندوو بکرێتەوە ئەو لایەک قازانج دەکات کامەیە ئەوەی کە بەرژەوەندیەکانی دەکەوێتە مەترسیەوە کێیە؟ من پێم وایە ئەگەر ئاوڕێک لە ڕابردووی ئەو ڕێککەوتنە بنینەوە ئەفەن بۆ ئەو ڕێککەوتنە ڕوویدا فەلسەفەی ئەو ڕێککەوتنە ئەوە بوو کە وا بکە ئێران نەتوانێت دەست بە بۆمبی ناوەکی پەیدا بکە. ئێران ئەو ڕێگایانەی کە ئێران دەگەێنێ بە بۆمبی ناوەکی بەربەست سازکا لە بەرابەریدا. بۆیە ئێستاش من پێم وایە دنیای دەرەوە ڕۆژئاوا و ئەمریکا پێیان وایە ئەگەر ڕێککەوتنێکی دیکە ڕوو بدات، ئەگەر ئێران بگەڕێنەوە بۆ سەر ئەو ڕێککەوتنی پێشوو بەردرام، دیارە بە قازانجی دنیای ئازادە، بە قازانجی ئەمنیەت و ئاسایشی دنیاە. بەڵام من پێم وایە ئەگەر بڕێک واقعبینانەتر بۆ بە قەزێکە بچین لەو ئەو بارودۆخەی ئێستا تێدایە بە جیاوازی هەیە تۆ بارودۆخی ئێستایەتی لەگەڵ ئەو سەردەم کە ڕێککەوتن ساڵبوو لە 2015 من پێم وایە قازانجێک کە زیاتر دەیبا لەو ڕێککەوتنە نوێیەدا من پێم وایە کۆماری ئیسلامی ئێرانە. کۆماری ئیسلامی ئێران وەزێتێکی یەکجار ناخۆشی ئابووری هەیە سەرەڕای ئەوەی کە لەو ماوەیەکە دۆناڵد ترامپ لە ئەو ڕێککەوتنە هاتە دەرێ ئێران دەستی کرد بە پیکاندنی ئۆرانیم بە ڕێژەیەکی زیاتر نزیک 30 کیلۆتەوە لە گەیشتن بە بۆمبی ناوەکی. و من پێم وایە کۆماری ئیسلامی ئێران ئەگەریش ئەو ڕێککەوتنە ساز بێ یا ساز نەبێ، ئەگەر ساز بێ من پێم وایە ئابوورەکەی دەتوانێت عناسەرێک هەڵکێشێ ئەو بڵۆکراوانەی بگەڕێنێتەوە بۆ سیاسەتە ناوچەیەکانی زیاتر لەدوو بیا. و ئەگەریش نەگەڕێتەوە ئەگەری ئەو ڕێککەوتنە بێ من پێم وایە کۆماری ئیسلامی ئێران بە سرعتێکی خێراتر هەنگاو هەڵدەنێ بۆ گەیشتن بە بۆمبی ناوەکی. دەم پێم وایە بە قازانجی کۆماری ئیسلامی. باشە پێتان وانییە ئەم دانوستانانی کە تا ئێستا درێژی هەبووە ئەم ڕەشنووسەی کە ئێران داوێتەوە بە یەکێتی ئەوروپا جۆرێک کاتکوشتن بێت بەو پێی کە ئێستا بارودۆخی ئاڵۆزی ناوچەکە تەئسیری لە بواری ئابووری و هەروەها سیاسەتەکانی ئێران و سنووردارکردنی لە ئاستی ناوچەیی و جیهانیشتا کردووە؟ ئەمە کایەکی دیکە ئێران نییە لەگەڵ ئەمریکا؟ ببورن دەنگتان پرا من لە نیوەی پرسیارەکەتاندا. باشە بەس بە کورتی ئەگەر پرسیارەکەم دووبارە بکەمەوە پێتان وانی ئەم ڕەشنووسەی کە ئێران ئامادەی کردووە هەڵوێستەکانی ئەم جارەی بە نەرمی نواندن بۆ ڕازیبوون بە ڕێککەوتنەکە جۆرێکی دیکەی کایی ئێران بێ لەگەڵ ئەمریکا بۆ سەرگەرمکردنی تا بتوانێت لەو قۆناغە سەختەی ئێستا هەیە دەربازی بێ؟ تەبیعەتەن من پێم وایە ئێران لە ماوەی ئەو چەند ساڵەی کە دوای هاتنە دەرەی ترامپ لە بەرجام من پێم وایە ئێران خەریکە تەنیا گەمە دەکا بە دنیای دەرەوە، گەمە دەکا بە ڕۆژاوا، گەمە دەکا بە ئەوروپا و ئەوروپاش بەداخەوە ئەو خۆنا ئەو بارودۆخی ئێستا تێدایە شەڕی ئۆکراین و بۆ نزیکبوونەوەی ئێرانی زیاتر لە رووسیا وای کردووە کە ڕۆژئاوا بەتایبەت ئەوروپا حەول بدات کە ئێران بەگەڕانەوە بۆ بەرجام لە کۆشی رووسیا بستێنێتەوە نزیکی کاتەوە لە ڕۆژاوا و ئێران بگەڕێنێتەوە بازاری وزەی دنیا و لەو ڕێگایەوە گوشارێکە لەسەر ئەوروپا و دنیای دەرەوە هەیە بەدەلیلی ئەو شەڕی کە ئێستا ئۆکراین سەپاندوێتی بەسەریدا بڕێک وەزعیەتەکە مدیریت کرد کە من پێم وایە تەواوی ئەوانە بە قازانجی ئێرانەوە ئێران لە ماوەی ئەو چەند ساڵەدا بە حساسیتەوە دەرکی ئەوەی کردەوە کە دنیا تا حڕادەیەکی زۆر خەریکی مماچاتی لەگەڵ دەکا و ئەوەی خەریکە گەمە بە دنیا دەکات و خەریکە بەرنامەکانی خۆی بۆ شێوەیە کە ئێرادەی بوورە وەڵەوا خەریکە ئیبادە پێشێت. باشە ئەوەی کە زیاتر لە واژۆکردن و زیندووکردنەوەی ئەم ڕێککەوتنە دڵخۆشە رووسیایە کە بەردەوام لێدوانی جیاوازی لە بارۆ دەدات هەر لە دەستپێکی شەڕی رووسیا لە ئۆکرانیا دەگوترا کە ئێران و ڕێککەوتنە ئەتۆمیەکەی کارتێکی گوشارە لە دەستی رووسیا بەرامبەر بە ئەمریکا. پێتان وایە ئێستا کاتی بوو کە رووسیا و کارتە بەرامبەر بە ئەمریکا و هاوپەیمانە ئەوروپیەکانی بەکاربێنێ؟ من پێم وایە ئەوەی کە رووسیا بە شێوەی ئەلانی دێڵێ پرۆپاگەندەیە. من پێم وایە رووسیا ئەسڵ خۆشحاڵ نییە بۆی کە بەرجام بە ئەنجام بگات، چون رووسیا ئێستا لە ڕووی بازاری وزەوە خەریکە گوشار دێنێتە سەر ئەوروپا و ئەو ئیزنەی لە ئەوروپا ساندووە کە بێوێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ لە بەرابەر رووسیادا ڕاوەستێ. گەڕانەوەی ئێران بۆ بازاری وزاوە ڕۆژانە 2 تا 3 یا تەنانەت 4 ملیۆن بۆشکە تدریسی بە بازاری وزەی دنیایی و گازی کەنوەها من پێم وایە گوشار لەسەر رووسیا زیاتر دەکا بۆیە ناتوانێت رووسیا خۆشحاڵ بێ بۆ وەزعیەتەی کە لە داهاتوودا ئەگەر ڕێککەوتن بکرێت پێشێت.
بەڵێ بەڵام کەمێکی ماوە بۆ هەڵبژارنەوەی جارێکی دیکەی سەرۆکایەتی ئەمریکا و پێدەچێت وەکو ئاماژەی پێدەکرێت جارێکی دیکە ترەمپ و کۆماریەکان بیانەوێت دەسەڵات لە دموکراتەکان وەربگرنەوە ئایا تا ئەو کاتە ئەکرێت ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێت یا درێژە دەکێشێت بۆی ئاڵوگۆڕێکی دیکە لە چوارچێوە ڕوتی دانوستان و توێژەکان بۆ ڕێکەوتنی ئەتۆمی ڕوو بدات. من پێم وایە دیموکراتەکان ئەدمنستریشنی دموکرات لە ئەمریکا حولی ئەوەیە پێشەوەی کە هەڵبژاردنێ بکرێت ئەو ڕێکەوتنە بگەڕێتەوە سەر لێی خۆی ئەگەر ئەوە تەوەقعێکی یەکجار دۆنەتن ئێران ئەو حساسەتی دەرێک کردەوە دەزانێت تەواوی ئەوانە بە قازانجی ئەوە بەڵام پێویستە ئەوە ئاماژە بۆ بکەین کە کۆماری ئیسلامی ئێران الآن متمانەی بۆ ئەمریکا یەکجار زیاتر یەکجار کەمتر لە جاران بۆچی چون هاتەدەرەی ترام لە ڕێکەوتن وای کردو کۆماری ئیسلامی ئێران بە زەرافتەوە بە محافظەکارێکی زیاترەوە لە دانیشتەکاندا لەگەڵ ئەوروپا لەگەڵ ئەمریکا قسە بکە کەواتە ئەو هەڵبژاردنە ئەگەر تەنانەت کۆماری خوازەکانی بهێننەوە من پێم وایە چی لە وەزعیەتی پەروەندەی هەستەیی ئێران ناگۆڕدرێ چون کۆماری ئیسلامی ئێران ئەوە گەڵا بەسڵ کرد کۆماری ئیسلامی ئێران خەریکە بەرنامەکانی خۆی دەباتە پێشەیە ئەگەر ڕێکەوتن کراو توانی بگەڕێتەوە بازاری وزەی جیهانی توانی کۆمپانیای جیهانیەکان قەناعەتی بینێت کە بگەڕێنەوە بازاری ئێران دیارە ئێران دەستوپێکی بووە بە پیشاندنی ئێران وشی کاتێگایەکە یان دۆشە کاتێکی هەستیار داکردنیا دابن بۆ هەست بە ڕێکەوتنە لەبێ شوێنی بگرێتەوە و دانی بگەێنێت. بەڵێ بەڕێز دکتۆر ئازاد محەممەدیانی شارەزا لە کاروباری ئێران زۆر سپاس لە ئامستردامی هۆڵەنداوە لەگەڵ مابووی سپاس.